بەشەویش کارەکەین هەر هەمان شتە هەر قەڵەباڵخی و لۆ دروستە بێ لەسەر شەقامەکان. پرۆسەی چاکردنی شەقامەکان بەردەوامی هەیە لێ کاتدا لە شاری سلێمانی لە چەند شوێنێکی جیاواز کارکردن بە ئەنجام دەگەێنرێت کەمێ ئەیبینین ئەمە تیمی شارەوانی لێرە سەرقاڵی تێتاوکردنی ئەم شەقامن کە ئێرە گەڕەشی برای محمەدە ئێرە شەقامی مەدهۆشە لێرە توانە بادین بەرپرسی ئامێرەکانی شارەوانی سلێمانی لەگە فەرمی تێرەگان توانە سڵاو لێبێ خوا قووەتتان بە لێسای لە چەند شوێی سلێمانی کارکردنەیە. لە ئێستاە وەڵام ماشەڵانە زۆرە بێ بۆ حساب بکەم مەدخەلی سلێمانی هەواری شار شەقامی خانزاد ئەمە تیمی خۆمان دوو تیمی سیانەش 6 بە چەند تیم بەنجامە گەێنری ئەمە هەموو شارەوانیە کۆمپانیاشی تایە بەڵێندەریشی تایە کۆمپانیایە بەسەر بودجەی سەرۆکاتی شارەوانی سلێمانیە سەرۆکاتی شارەوانی سلێمانی خۆی جێبەجێکات بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵ هەندێک کۆمپانیایە گرێبەستمان کردووە جگە لە کارگەکەی خۆمان کە ڕۆژانە ئیشەکە و ئێستەمە تیمی خۆمان ئەمە هەمووی فاریشە و کارمەند دووەمووی تیمی خۆمانە لە چەند دوو شوێنی تریش تیمی سیانەمانێت چاکردنی چاڵوچۆڵی شەقامەکان لە چەند شوێنێکیش تیمی کۆمپانیەکان کارەکەن کە ڕاستەوخۆ خۆمان سەرپەرشتێکین جەبە گلەی هاوڵاتیانە پێ بگەێنم ئەڵێ بۆ بە شەو کار ڕاکات. کاک دیلانجان چەند جارە مەمانوت بە شەویش کارەکەین هەر هەمان شتە هەر قەڵەباڵخی و لۆ دروستە بێ لەسەر شەقامەکان بە شەویش کارمان کردووە بازنەی مەلیک محمودمان بە شەو کرد دوێنێ شەمە بوو پشوو بوو بە ڕۆژە پشوەکان کارمان کردووە باوەڕکە لە واچە خۆشایەتیەوەمان بۆ بی لە بازنەی مەلیک محمودا بە شەو کارمان کردو ڕۆژەکە باشتر بوو لەبەروی ئەم کاتی کێمە کاری تیاکەین کاتی دەوام نییە هاوڵاتیان زۆربەی زۆری لەسەری شوکاری خۆیانن بەڵام شەوان زۆربەی زۆری هاوڵاتیان لە دەرەوەن بەڵام ئیتر کاتەکانی درەنگی زۆریش جارێکتریش دووسێ جاریتریش ئەوە وتووە وڵاتی ئێمە نەگەشتۆتەوە ئاستی کە هەموو پێداویستێکمان بۆ دابین کرابێ و بتوانین بە شەو کار بکەین لە پێداویستەکانی کە لە دەسەڵاتی حکومەتی هەرێمایە و ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکا بتوانین کە وامان لێبێ و وڵاتان بتوانین جۆ بۆ نەین بە شەویشکەین بەڵام ڕۆژی کارکردنەکەمان نەمانێشتەوە نەگرفت بۆ وڵاتیان دروست بێ بە شەویش بکەن هەرگرفت دروستە بێ چەند سەعاتێک و گرفتەکە چارەسەرە بێت. ئەم شەقامە شەقامی مەترۆش ئەمە پێشە قیرتەوە بۆ قیرەکەی جاری ترەکەنەوە ئێمە بە چەند شێوەیە کارەکەین شەقامی نوێ هەیە و نۆژەنکردنەوەی شەقامەکانەیە سەرەتا ئەم تیمە چاکسازیەمان گرنگیمان بە نۆژەنکردنەوەی شەقامەکانە ئەمە قیرە بەڵام چەند ساڵێکی زۆرە قیرتاو کرا و تەمەنی تەواو بووە پێویستی بە نۆژەنکردنەوەیە سەرەتای قۆناغەکەمان هەڵمەتەکانمان بیدایەت بۆ شوێنەی و نۆژەنکردنەوەیە شەقامی نوێ و دروستکردنی شەقامی نوێ عادەتەن لە گەڕێکی نوێ و لە شوێنی نوێە دروستەکرێت ئەو پلانەمان دواخستووە سەرەتا پلانە جێبەجێ شەقامی نوێ لەکوێ دروستکەن وڵی بەپی پلانەکان زیاترەوە بەشی پرۆژەکان ئەو شوێناناکە بەس قەزدم ئەوە بوو من گەڕێکی نوێمان هەیە بابە زۆر گەڕێک مژدانەمان پێ بەس ئێستا نایڵم چکە ئەوڵە بۆ من ئەوڵە ناوی گەڕەکان ناتوانم بڵم ناو گەڕەکانی کە کاری ئاو ڕۆیان تەواو کردووە و کە لە پلانە دامان ناو کە هاوڵاتیانی گەڕێکەکە سەردانیان کردوین چەند گەڕێکێکن ناوەکانیان ناڵم ئیشەڵا لە ئایندەی نزیکە دوای ئەم هەڵمەتە دەستەکەین بەوانش کاکتوانە من پێشووی جەنابە بێت دوکاندارەکان پیاوتم وتیان ئێرە فەرئێکی پانە بۆ بەتەنیا ئێرە قیرتاوەکرێ ئێرە ناکرێت بە دووسای دەم شوێنە ئەوەش بەپی پلان و دیزاین وڵی زۆربەی زۆری عادەتەن ئەوە هەندێک هەیە مەتروکەیە هەندێک هەیە لە بەشی پرۆژەکان یا بەشی دیزاین بەشی ماستەر پلانمانی کاری ئەوانە من ئەم شەقامەی کە واقع خۆی هەیە و پێشتر بەکاری هەندراوە ئێمە کاری نۆژەنکردنەوەمان لەسرە ئەو زیادکردنی شەقامانە لە بەشی پرۆژەکان و بەشی ماستەر پلانە ئەمە باسی چاکردنی شەقامەکان گلەی هاوڵاتیان ئەو کارمەندانی شارەوانی لە یەکشەم لە شەمە تا پێشەمە کارەکەن و ئەو بابەتان و وەزی موچەیە چۆن هاوکاریان نەکرێت وڵی لێرەوە تەمەنیان گەورەیە بەڵێ بەداخەوە زۆربەی زۆری کارمەندەکانمان زۆربەی زۆری شۆفێرەکانمان کورە هونەریەکانمان بەرەو تەقاوت بوونە ڕۆن بەشێکی زۆرمان ینی خانە نشین بوون کەس ناتوانین بخینەوە شوێنیان بەڵام لێرەوە سوپاسی سەرۆکی شارانی کەم کە بەردەوام هاوکارمانە بۆ دابینکردنی بە شێوەی گرێبەس ئەگەر دەسەڵاتی ئەو بێیان داوا بکە لە وەزارەت یا لە ئەنجومەنی وەزیران بۆی بتوانێت شۆفێر و کرێکاری نوێمان کارمەندی نوێمان بۆ دابین بکەن چکە تیمەکەمان بەڕاستی ئەم تیمێکی گەنج و بەقوتێوێ کارکردن بە گەرمایە کارکردن لەسەر شەقامە پێویستە تیمێکی گەنج بێت هەروکو خۆ دوتە زۆربەی زۆریان بەرەو خانە نشین بوونە ڕۆن هیوادارم لە ئایندەیەکی نزیکە خەڵکمان بۆ دابین بکەن ینی بتکان بە دڵنیاییەوە لێرەمەوەش بڵێم موچە نییە هیچ هاوکاریی ئۆتۆ نیە بە شێوەیەک کە بتوانێت بۆ ئەو کارمەندانە و لە پای ئەو ئیشەی ئیکەن
دڵنیا بن لەوەی هەرچیان پێ بدرێ ناتوانێت تعویزی ئەویان بۆ بکاتەوە کە لەسەر و شەقامە کارەکەن بەڵام سەرۆکی شارەوانی بەردەوام لە خەتە بۆ دابینکردنی هاندان بۆمان سپاسێکین لێرەوە دۆسپاس بۆ بەڕێستان لە شاساغ بێ بەڵێەوەی کە جۆبیسی بوونەوە تایبەتە بە چاکسازی شەقامەکان ئەمە یەکێکە لەو شەقامانەی شاری سلێمانی کە بەهۆی ئەو دۆخەی کە هەبوو چەند ساڵێکیشە گرفتی تیا دروست بوو بۆیە لە ئێستادا بەم شێوازە کرداوەکرێتەوە جارێکی دیکە و لە چەند شوێنێکی دیکەی شاری سلێمانیشدا بە ئامان شێوە لەم کاتەدا کرداوکردن بەردەوامی هەیە.